یەکێک لەو وەزارەتە گرنگانەی کە یەکێتی پێداگری لەسەر کرد تاوەکو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرکەوتەی یەکێتی بێت وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بوو کە دوجار بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی بێگەر تاڵەبانی بۆ پۆستە گرنگە ڕاست پێدرا و بێگەر تاڵەبانی کە متمانەی هاوڵاتیانی کوردستانی بۆ جاری دووەم وەرگرتەوە تاوەکو وەک ئەندامی پەرلەمانی کوردستان بەردەوام بێت بەڵام لەسەر خواستی سەرکردایەتی یەکێتی ئەرکی ئەم وەزارەتە گرنگەی گرتە ئەستۆ کە شادەماری بوژانەوە و گەشەسەندنی ئابووری هەرێمی کوردستانە. بێگەر تاڵەبانی دوای متمانە وەرگرتنی لە پەرلەمانی کوردستان لە هەنگاوی سەرەتادا شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی بەسەر کردەوە و سەرنج و پێشنیاری جوتیارانی وەرگرت. دواتریش لەسەر بنەمای داواکاری و پێویستی لەگەڵ تیمێکی شارەزای وەزارەت سەرقاڵی داڕشنی پلانی 4 ساڵی کارکردن بوو، کارکردنێک کە دەیان ئاستەنگ و بربەستی گەورەشی لە بەردەمدا بوو، بەڵام باوەڕی بێگەر تاڵەبانی بەسەرکەوتن هەموو بربەستەکانی کردن بە پردی پەڕینەوە و سەرنجامیش لە ناو کۆی گرفت و ئاستەنگەکاندا وەزیری کشتوکاڵ توانی سەرکەوتوانە پلانەکانی دەست پێ بکات. لە دەستپێکەوە ئەو 34 کۆگای کە لە ساڵی 2002 دروستکرا بوون کە توانای بە کۆگاکردنی 68 تۆنی هەیە خستەوە خزمەتی کەرتی کشتوکاڵ. دۆزینەوەی هەلیکار بۆ 400 دەرچووی زانکۆ و پەیمانگەکان هەنگاوێکی تری گرنگی بێگەر تاڵەبانی بوو بۆ خزمەتی گەنجان و لاوانی کوردستان. دامەزراندنی دەرچوانی کۆلێژی کشتوکاڵ لەلایەن ئەو کۆمپانیانەی کە پرۆژەی کشتوکاڵی ئەنجام دەدەن هەنگاوێکی تری گرنگی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بوو لە هەرێم. ئامادەکردنی چەندین پرۆژە یاسا کە لەلایەن ئەنجومەنی شورای هەرێمەوە تاو توێکراوە بەمەبەستی ناردنیان بۆ پەرلەمانی کوردستان کە بریتین لە پرۆژە یاسای ڕێکخستن و بەڕێوەبردنی عەلوەکان و پرۆژە یاسای تەرخانکردنی زەوی بۆ دامەزراندنی پرۆژەی کشتوکاڵی و پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشتوکاڵ و پرۆژە یاسای پاراستنی زەویە کشتوکاڵەکان چەندین هەنگاوی تری گرنگی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێما کە بەپێی یاسا داهاتووی گەشی کشتوکاڵ دەنەخشێنێ. یەکێکی تر لەو هەنگاوە گرنگانەی بێگەر تاڵەبانی بۆ خزمەتی جوتیارانی هەرێم بە دواداچوونی بەردەوامی شایستەداراییەکانی جوتیاران بوو. لە هەمان کاتیشدا وەرگرتنی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بوو بۆ قیستی درێژخایەنی کشتوکاڵی کە دوای ئەوە کەرتی کشتوکاڵ بەرەو ئاسۆیەکی تری ڕوونتر هەنگاو دەنێت. هەوڵدان بۆ کڕینەوەی ئەو گەرمەی کە ڕەنجی ماندووبوونی جوتیارانی هەرێم و حکوومەتی فیدراڵ ڕەزامەند نییە لەسەر وەرگرتنەوەی هەنگاوێکی تری ئیجابی بێگەر تاڵەبانیە بۆ خزمەتی جوتیارانی هەرێم. ئامادەکردن و ناردنی پلانی وەبەرهێنان بۆ کەرتی کشتوکاڵ بۆ ساڵی 2020 تاوەکو ساڵی 2030 نەخشەڕەیەکی تری درێژخایەنی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێما کە لە ڕابردوو پلانی لەم شێوەیەدا وێنەی نەبووە. ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانی قوڵدایە و تەنها سەرچاوەی داهاتەکەشی نەوتە کە هەر ڕۆژە و بە نرخێک دەبینرێت، تەنها ڕێگای ڕزگاری لە بەردەم هەرێمدا بژاردنەوەی زیاتری کەرتی کشتوکاڵە کە خاتوونێک بە هەموو تواناکانیەوە لەگەڵ تیمێکی شارەزا سەرقاڵی بەرنامە ڕێژیە و داهاتووی کشتوکاڵ لە هەرێم دەگەێنێت بە ئاستێک کە ئیدی نەوت ببێتە سەرچاوەی لاوەکی داهاتوو کشتوکاڵ دەخاتەوە سەر شاڕەی گەشی گەشە سەندنی ئابووری هەرێم. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.